لایەکی تر لە بەرهەڵسکاران بریتی بوون لە ئاغا و شێخەکانی دیکە. ئاغاکان کە لەو کاتێ ئەوانیش بە حکمی ئەوەی دەوڵەتی عوسمانی هەوڵیەدا هەر ناوچەیەک بخاتە بەردەستی ئاغایەک. ئەم سیستمەی کە لە ئەوروپاوە هاتبوو سیستمێکی ئاغایەتی دروست بوو فیۆدالیزم، یعنی ئەمانش طبعا هەستیان پێکرد لە گەورەبوونێکی زۆر خێرا و سەریعی شێخ سەعیدی حەفید نفوزی ئاغاکان کەم بووە، لەبەرەوە ئەمانش دیسان حەزیان لە بەرهەڵستکاری شێخ سەعیدە کرد و حەزیان بە نەمانیە کرد و بەڵام دیسان نەیانەتوانی زۆر کاریگەر بن لەسەری ئللا بە شێوەی چرپە چرپ و پلان و نووسینی مەزبەتەی پێڵێن لەو سەردەمە، یعنی نووسینی عریزە و شکات و گلەی و گازاندە و بەرزکردنەوەی بەڕێگای متەسەڕیفە، بەڕێگای زیا پاشایە، بەڕێگای فەهمی ئەفەندیە، بەڕێگای کەسانێکی تر کە دەسەڵاتدار بوون لەناو ئیدارەی یان ڕەسمی بوون لەناو ئیدارەی دەوڵەتی عوسمانی.